لەوێتۆ کاتت باش قامۆساگیان لەسەر نوێکردنەوەی یاسای ژمارەشتی ساڵی 1970 پەرلەمانی عێراق کە تایبەتە بە ئەو کەسانی کە هاوڕێگەسخوازن ئەم یاسایە نوێکراوەتە ئەوی تیای نوێکراوەتەوە ئەم یاسایە چییە و ئەو گلەیانی کە لەم یاسایە ئەکرێت چین؟ پێشکی دەستخۆشتان لێکم دەستخۆشی کەناڵە جوانەکەتان لێکم ئەکە و فرسەتەی یاتان بە من زۆر سپاسدانەکەم حەزەکەم دەربارەی یاسای ژمارە هەشت بکەم لە ساڵی 1955 ئەم یاسایە خۆی وجودی هەبووە مجموعەیە بریتێ لە 15 مادەی قانونی ئەم یاسایە کە چێگرێ لە خۆی کە لەواتاگرێتە خۆی لەش فرۆشتێگرێتە خۆی هاوڕێگەسخوازیە گرێتە خۆی بێتە دەعارا گرێتە خۆی مجموعە یاسا بڕگەکانی کە بریتین لەمە ئەو کاتە یاساکە سزادانی ساڵێ بەندکردن بوو لەگەڵ غەرامەیەکی مالیە ئێستا کە حکومەتی عێراقی و پەرلەمانی عێراق کە هاتووە بە هەموارکردنی هەمان یاسا کە وجودی هەیە ئللا یەک مادەی لێلا برتووە ئەو مادەیەش وابزانام لە عێراقا ئەوە وجودی نییە ئێمە کە باسی هاوڕێگەسخوازیەکەین لەو بابەتا کە بەڕێز هاوڕێگەسخوازیت هەڵبژاردووە بەڵکو هاوڕێگەسخوازی مادەیەکە لەو یاسا قانونیە لە هەمان یاسایە باسی ژنگۆڕینەوەش کراوە بەڕاستی ئەمە کارێکی قێزەوەنە لەگەڵ عرف و لەگەڵ قانونی ئەحوالی شخصیە ناگونجێ هەمان یاسا بە 15 ساڵ زیندانی دەکرێن ئەو کەسەی کە هەستێ ژن بگۆڕێتەوە بەس لە کاتێکە ئێمە باسی ئەوەکەن ژنگۆڕینەوە ئایا پیاوەکە تاوانبارە یا هاوسەرەکەی ئەگەر بێت و پیاوەکە تاوانبار بوو بە زۆر وای کرد کە خێزانەکەی با بە پیاوێکی کە تهدیدی کە لەژێر تهدیدە لەژێر تەلاقا لەژێر ئەمە هاتوو بە زۆر پیاوەکە هەستێ بە گۆڕینەوەی خێزانەکەی بە ئیکراه بە زۆر ئەوە ژنەکە تاوانبار نییە بە هیچ شێوەیەک ژنەکە بەریئە پیاوەکەی تاوانبارە لەو هەمان مادە ئەگرێتەوە بە 15 ساڵ زیندانی لە بڕگەیەکی تری مادەکەیە باسی چالاکی و برەودان بە هاوڕێگەسخوازیەکە مەبەست لە چالاکی و برەودان ئایا ئەم ڕێکخراوانە ئەگرێتەوە کە کار بۆ مافی هاوڕێگەسخوازانەکەن و ئەم یاسایە بۆ هەرێمی کوردستانیش ئەبێت یان ناتەنها عێراق ئەگرێتەوە باسی یاساکە بکەین یاسای عێراق کە دەرەچێ یاساکە بە عمومی عێراقەوە بە هەرێمی کوردستانیشەوە بۆ کە یاسا دەرەچێ عمومی عێراق گرێتەوە هەرێمی کوردستان هەرێمێکی سربەخۆیە لە ئیدارەدانە نەک لە تەشریعی قەوانینە مرکزی ئێمە پەرلەمانی عێراقا بە هەموارکردنەوەی یاسایەکی عمومی عێراق کە دەرەچێ ئەو بە هەمان یاسا شمولی عێراقی شەکرە ئیستیسنا و مستەثنای تیانە بڵێ ئەم قەنارە ئیستیسنا و مستەثنایە بەس لێرە کە بەڕێزت پرسیاری دوو هەمێ لە هەمان شتا کردووە کە خەڵک هانیان ڕێکخراوەکان بۆ هاوڕێگەسخوازی بەس ئێمە لێرە شتێکمان بین نەچێ ئێمە ئەبوایە ئەو یاسایە جاکەرەوەی جاکپۆلێنکردنیشی تیا بواە مادەیشی قانونی تیا بواە ئەگەر ئەو کەسانەی کە لە ڕەگەزە لەگەڵ لە مناڵیەوە نەخۆک و نەخۆشیەک پەروەردە ئەبێ لەگەڵیانە یعنی بۆ چی بۆ ئەوەی کە هاوڕێگەسخوازە لوژنەی مخەسەسی تەختیسی پزیشکی هەبوایە بیان پشکنیایە ئایا ئەم کەسە خۆی ئارەزوومەندی خۆی کردوێتی بە حەز و خولیایەکی خۆی یا لە مناڵێەوە پەروەردەیە لەگەڵیە بەڕاستی ئەگەر بێت و ئەمە هاوڕێگەسخوازی تەواو بێ وەنا بە پێی پێوەرەکانی دکتۆر و فەحص و فحوسات ئەمە پێویست نییە ئەم یاسایە بیگرێتەوە ئێمە پێویستە وەکو نەخۆشێک معاملەی لەگەڵا بکەین ئێستا ئەو دیاردەیە کە حەز و ئارەزوێکی شەهەواتە هاوڕێگەسخوازی نەک ڕەگەزی نێرا هەیە بەڵکو لە ڕەگەزی مێشە ئەیبینم ینی گروپیان هەیە لایڤیان هەیە
يعني بەس بەنهێنی بانگەشاکەن بۆچی بۆ هاوڕەگە سوازی ئەمە خەتەرناکە بۆ کۆمەڵگەیەشی وەکو ئێمە کە تەشریعی قوانینی ئەحوالی شخصی لە دینی ئیسلامە وەرگیراوە هەر لەگەڵ عورفی کۆمەڵگای ئێمە ناگونجێ. لە بڕگێکی تری مادەکەیە باسی لە سادانی ئەو کەسانە ئاکات کە ڕەگەزی خۆیان ئاگۆڕن واتە کەسێکە بەپێی ڕێنمایەکانی دکتۆر وابڕیارە کە ڕەگەزی خۆی بگۆڕێن لەم یاسایە باس کراوە کە ئەو کەسش سزادرێت ئایا لەو کاتەیە ئەوە تا چەند بەرتەسکردنەوەی مافی ئازادی تاکەکەسی کەسێکە کە ڕەگەزی خۆی بگۆڕێت. ئێمە باسی ئازادی مافی ئازادی تاکە کەسیەکەین لە جارنامەی جیهانیدا یاسایەکمانەیە کە یاسای مافی تاکە کەسیە. مافی تاکە کەسی چییە؟ ڕێ پێ نەدراوە کە ڕەگەزی خۆی بگۆڕێ لە وڵاتان بە یاسایە ئەو کەسەی کە ڕەگەزی خۆی گۆڕێ ئەکەوێتە ژێر پشکنینێکی زۆرەوە لە سایکۆلۆژی نەفسەوە لە هەڵقوڵانی جسمێەوە لەمانە کە یاسا پێ ڕێگەی پێەیە کە ڕەگەزی خۆی بگۆڕێ ئەوە لای ئەوان ئاساییە بەس لە کۆمەڵگەی ئێمە نەخێر ڕێپێدراون نییە بە پێی قانون کەسێک کە نێر بێ هەسێ ڕەگەزی خۆی بگۆڕێ بەمێ بەرتەسکردنەوەی مافی ئازادی تاکە کەسیە یاخودنا ئەو قانونە تاکە کەسی کەوتم عورف لە عورف لایداوە کە بە مناڵی بە نێری لەدایک بووە کە هەستێ بە ڕەگەزی بۆ مێ ئەمە ڕێپێدراو نییە بۆ لەبەرەوەی کە کەسانی کە هاندەیە بۆ گۆڕانی ڕەگەزی خۆیان هەم لە ڕەگەزی مێوە بۆ نێر هەم لە بەعەکسەوە ئەمە هاندانێکە خۆ هاندانیش بریتیە لە تاوان تۆ ئەگەر کەسێک هاندەی بۆ ئیشێکی خراپ کە لەگەڵ کۆمەڵگایە نەگونجێ لەگەڵ یاسایە نەگونجێ ئەمە هاندانە لە یاسایە تۆ تاوانباری بە هەمان شێوە ئەو کەسی کە ڕێگەی خۆزی گۆڕێ ئازادی تاک بریتی نییە لەوەی کە ڕێبن بە من کە ڕەگەزی خۆم بگۆڕم